سڵاوتان لێبێ دیارە دوای ئەوەی کە ژمارەی توشبانی کۆرۆنا لە عراق بە شێوەیەکی بەرچاو کشەوە لیژنەی باڵای تەندروستی نیشتیمانی عراق بڕیاریدا بە ڕاگررتنی تەواوی خوێندنگەی زانکۆ و پەیمانگاکان بەو شێوەی کە بۆ جارێکی تر خوێندن بچێتەوە سەر ڕێچکەی ئەلکترۆنی و لە ڕێگای لینکی تەلەگرامەوە لە کەرکووک بتوانن خوێندن درێژە پێ بدەن. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر بەڕێز مامۆستا شێرزاد حەسەن بەڕێبەری خوێندنی کوردیم لەگەڵا. مامۆستاگەر فەرمیتە ئێرە سڵاوت لێبێ ڕێکارەکانی ئێوە دوای ئەوەی کە خوێندن بە شێوەی حزوری نەما خوێندن ئێستا بە چ ڕێگایەک بە چه سیستەمێک بەڕێوە بن؟ ئەوە سەرەتا داوام لە قوتابخانەکان ئاسایی بوو بۆ ماوەی 3 ڕۆژ دواتر حکوومەتی وەزارەتی پەروەردەی عراق دایخست قوتابخانەکان لەسەر ڕاستپاردەی ژنەی سەح و سەلامە. ئێستا خوێندن لە ماوەی ڕابردوو ئۆنلاین بوو احتیاطاتی خۆمان مامەگرت کە لە ڕێی گروپەکانی تەلەگرامەوە. دواتر حکوومەت بڕیاریدا تەنیا قۆناغە ناکۆتاییەکان واتە پۆلی 1 و 2 تاسی سەرەتایی بازنەیەک و 6 سەرەتایی بخوێنن لە ناو قوتابخانە، تەنیا 4 و 5 سەرەتایی 1 و 2 ناوەندی و 4 و 5 ئامادەیی بە ئۆنلاین بێ، باقی دەوام بکەن ناو قوتابخانە ڕۆژ تەنیا لە هەفتەیەکە 2 ڕۆژ داوام بکەن. ئێستا ئەم شەو بڕیاردرا کە لە 5 واتە ئەمڕۆ هەموو خوێندن لە عێراقدا بوو بە ئەلکترۆنی، واتە هیچ پۆلێک دەوامی حزوری ناکە لە ناو قوتابخانە. چاوەڕوان بین تاوەکو بزانین لە قۆناغی داهاتوو لیژنەی سەح و سەلامەت چی بڕیارێکەدا و ئاخاری ئەو خوێندنە بە چی ئەگا و ئایا حکوومەت وزارەتی پەروەردە چی بڕیارێکی کۆتایی لەسەر چارەنووسی خوێندنەدەن بۆ ئەم ساڵ. ئێمە بە خوێندنی ئەلکترۆنی بەردەوام دەبین و هەموو قوتابخانەکانمان گروپی تەلەگرامیان هەیە و مامۆستاکان وانەکانی خۆیان دەڵێنەوە و قوتابیان و خوێندکاران تا ڕادێکی باش متەجاوبن. تەنیا ئەوە نەبێ کێشەمانەیە لەو گوندانی کە دوورە دەستن و هێڵی ئەنتەرنێتیە زەعیفەیان خاوەیان نییە، ئەو کێشی بۆ دروستکردین کە منداڵان ناتوانن درێژە بە ئەو پرۆسەیە بدەن کە خوێندنی ئۆنلاینە یاخود ئەلکترۆنیە. مامۆستا بەگشتی خوێندنی ئۆنلاین و ئەلکترۆنی چ کاریگەریەکی لەسەر ئاستی زانستی خوێندکارە بێت؟ وەکو ئەوی باست کرد گوندەکان چۆن درێژە بە خوێندنە دەرانی ئەوان دەوامەکەن یاخود ڕێگا چارەکان چی؟ ئەکیدەکە ناچاری نەبێ هیچ کاتێ ئەلکترۆنی یان خوێندنی ئۆنلاین جێی خوێندنی ناوپۆل ناگرێتەوە. ئێمە لە ڕۆژێک لە هەفتەیەکە تەڵەبەی ئێمە 5 ڕۆژ دەوامی ئەکرد و نزیکەی ئەو بەشەوانانی کە وەری ئەگرت بۆ هەر بابەتێک و بە پێی مادەکان بۆ بیرکاری 5 بەشەوانە، بۆ ئینگلیزی 5 بەشەوانە، بۆ فیزیام بۆ نمونە 2 بەشەوانە. بەڵام ئێستا وە لە ناو پۆلە پرسیاری لە مامۆستا کرد لەسەر بابەتەکان واجبی بەیتیەوەتە هۆمۆرکی وەرەگرت ئەگەڕایەوە بەلای مامۆستا دیسان لەسەر سەبوورە لەسەر ئەوە حەلیان نەکرد شیکاریان نەکرد. ئەم بەڵام خوێندنی ئەلکترۆنی ناچاریە لەبەر ئەو دۆخەی کۆرۆنایە. دیسانەوە دەڵێن تەندروستی و سەحەت و سەلامەتی منداڵ و قوتابی ئێمە و مامۆستا ئێمە گەری لەوە گرنگترە و لە خوێندن و لە فێرکردنش گرنگترە، چون کاگاتە ژیانی مرۆڤەکان ئەوە گرنگترە. بەڵام ئەگەر بتەوێت مقارنەیەک بە خوێندنی ناوپۆلەوە بەڵێ زۆر کاریگەری خراپی هەیە و تەڵەبە هیچ لێ ڕازی نییە و کەسوکاری تەڵەبەش زۆر ناڕازین لە خوێندنی ئەلکترۆنی و نەتیجەشی تا ئەنجامشی بەدڵی مامۆستاکانمان نییە. مامۆستا بۆ لادیەکان چ ڕێگارێکە گرتنەبەر ئەوان دەوامەکەن یاخود چی؟ ئێمە تاکو ئەم ماوەی پێشوو ئەو قوتابخانەی کە لە ناو گوندەکان ژمارەی تەڵەبیان زۆر کەمە، هەبە 12 تەڵەبێ بۆ لە پۆلەکە 3 تەڵەبە 4 تەڵەبەیە بووە. کاتێک کە خوێندن کرایە ئەلکترۆنی بۆ قۆناغەکانی 4 و 5 سەرەتایی بڕیارمان داوتمان ئەوانەش هەر با داوام بکەن لە ناو پۆلەکانە، ینی لەبەر خەتی ئەنتەرنێت نییە. ئەوە نییە مادەم 1 و 2 3 سەرەتایی و 6 سەرەتایی داوامەکەن، تەنیا 4 و 5 مابووە و ژمارەی تەڵەبەشیان زۆر کەمە بە هەموو قۆناغەکان ناگاتە 20 تەڵەبە. بۆیە وتمان با ئەوانیش داوام بکەن نەبێت ئەلکترۆنی. بەڵام ئێستا کە قوتابخانەکان بە کولی داخراوە ئەو هیچ دەسەڵاتێکمان نییە، ناتوانین بە گوندەکانش بڵێن ئێوە بە ئەو پۆلانی کە ئۆنلاین بن با داوام بکەن. بۆیە تاکو جەژنی شاوەڕێکین وی بڕیارەکە تاکو نزیکەی 22 مانگە یەکلا ئەبێتەوە تا 12 ڕۆژێکی تر عەفوو یەکلا دەبێتەوە. ئەو کاتە بزانین ڕێکا چارێکە دۆزینەوە ئەگەر هەر ئۆنلاین بەردەوام بێ بۆ شێوە بڕاتەڕێوە لەگەڵ وەزارەتی پەروەردە قسەکەین کە بۆ گوندانی دوورە دەستن و هێڵی ئینتەرنێتی تیانە هەوڵ بدرێ دەوامی حزوری بکەن. سپاس مامۆستا بەشداری کردن. بەڵێ وەکوی کە مامۆستا شێرزاد بەڕێبەری خوێندنی کوردی لە کەرکووک ئاماژەی پێ کرد، ئەمان لە ڕێگای لینکی تەلەگرامیەوە درێژە بە خوێندن ئەدەن و ئەو لادێ و ئەو شوێنانەی کە هێڵی ئینتەرنێتیش ناگاپێت لە هەوڵدان بەوەی کە کێشەکەیان چارەسەرکەن لە ڕێگای وەزارەتی پەروەردەی عێراقەوە. بەڵێ چییە؟ سپاس بۆ خستنەوەی تەواوی زانیاریەکان.